دەوری مزگەوت خۆشەویستەکانم ڕۆڵی مزگەوت لە ئیسلامە بریتیە لەمە یەکەم پارێزگاری لە ئیمانی ئیمانداران یعنی ئەو پێنج فەرزە کە لە مزگەوتە جەماعەتی تیاکرێ لەگەڵ ڕۆژی جمعەیە و لەگەڵ ڕەمەزانەکان و ئەوانە خەڵک دێ لەوێ ئیمانی بەرزە بێتەوە من هەر کەسێ پرسیارم لێکا بڵێ مامۆستا من تازە تۆبەم کردووە حەز ئەەکەم بێمە سەر ڕێگا و هەڵنەگەڕێمەوە من یەکەم خاڵ پێ ئەڵێم هاتوچۆی مزگەوت کە هیچ نەبێت چەند فەرزێکت با لە جەماعەت لە یعنی ڕۆژانە لە مزگەوت تا بکرێ دوای ئەوە هاوڕێ ئاگات لە هاوڕێی خراپ بێ ئەو هاوڕێیانەی کە پێشەهات بووە و بەرەو خراپە بردوونی تۆیان بۆ خراپە بردووە ئێستا وازیان لێ بێنە و بێ هاوڕێ لە مزگەوت بگراوەی کە ئەتێنێ بۆ مزگەوت ئیتر تەواو یعنی ئەو کەسە بەس هاتوشۆی مزگەوت بکە پێنج فەرزە یان هیچ نەبێت چەند فەرزێک و بۆ جمعە ئامادە بێ و ڕەمەزانەکان بە مەزبوطی لە مزگەوتە لەگەڵ مسلمانانە نوێژەکان بکە باوەڕ ناکەمتر بفەوتێ ئەو کەسە ئیتر ڕێگای گومڕایی ناگرێتە بەر بۆیە یەکەم ئیشی مزگەوت پاراستنی ئیمانی ئیماندارانە دووهەم مزگەوت پەیوەندی کۆمەڵایەتی لە نێوانی مسلمانانە پتەو ئەکا براینە ئاگاتان لێتی ئەمەی کە تۆزی ئەم خێرە ماوە لە ناو ئێمەیە تا ئەم دەقەیە هەمووی هۆکاری مزگەوتە سەردان و هاتو چۆکردن و تەعامل لەگەڵ یەکتریا و ئەم پەیوەندیە کە هەیە لە ناو خەڵکە تا ئەم دەقەیە تا ئێستا کۆمەلگای کوردی بۆیە تێک نەچووە کە ئەو هەموو فەسادە لە کوردستانە دەستی پێ کردووە باوەڕکەن سەبەبەکەی بۆ ئەوە گەڕێتەوە هێشتا خەڵک لە مزگەوتە ئاگای لە یەکتریە پەیوەندی کۆمەڵایەتی تێک نەچووە بەهۆی مزگەوتەوە سێم خاڵخۆ شەویستەکانم لە مزگەوتە فەرقەکان نامێنێ فەرقەکان ئەسڵ وایەگە حاکمی مسلمانان کاربەدەستی مسلمانان خۆی بێ پێشنێژی بۆ مسلمانان بکات لە هەموو شارێکە لە شارە گەورەکەیە کە لە پایتەختەکەیە خۆی پێشنێژیان بۆ بکە خۆی وتاری جمعیان بۆ بدا و لە شوێنەکانیشە جێگرەکەی بێت لە ناو مسلمانانە بێ و هەمویان ئاگایان لە یەکتری بێ ئەو بزانێ حاڵی خەڵک چییە و خەڵکیش بزانن ئەو چۆنە کێشە و مشکلەکانی خۆیان بە ئەو باسکەن ئەو کاتە فەرق نامێنێ وەزیرێ تێدا ئەنشێ لە ڕیز دووهەم هات دانشێ لە سێم جێ بۆ دانشێ لە ئەخیرا جێ بۆ دانشێت ئەو ڕۆژە لە یەکێک لە وڵاتە ئیسلامەکانە سەرۆکی وڵات هات بۆ نوێژی جمعە مزگەوت پڕ بوو تەسەورەکەن لە شوێنی پێڵاوەکانە دانیشتە لەوێ جێگایەکیان بەرماڵێکیان بۆی دانا لە شوێنی پێڵاوەکانە دانیشتەوە سەرۆکی وڵاتیش تاو لە ئیسلامە فەرق نامێنێ ئەو فەرق و فروقە کە هەیە ئێمە لە ئیسلام لامانداوە خۆشەویستەکانم کار بەدەستەکانمان نایەن بۆ مزگەوت ئەوە نەکبەتیە ئەوە بەدبەختیە ئەوە قوربەسەریە یەکێکی تر لەو خاڵانە خۆشەویستەکانم مزگەوت مەدرسەیە بۆ پێگەیاندنی هەموو جیلوونەوەکان هەر لە مناڵی بچووکەوە حتا گەورەکان لە مزگەوتا پێگەیە کابرا لە ساڵێکە هەر بەس جمعەکان گوێی لە وتار بێ لە ساڵێکە زیاد لە 55 دەرس وەرئەگرێ لە ساڵێکە زیاد لە 55 دەرس وەرئەگرێ ئیتر نەخوێنەوار بێ ئیتر خوێنەوار بێ ئیتر دکتۆرای هەبێ پرۆفیسۆر بێ دێگوێ ئەگرێ لەوانەیە کابرا پرۆفیسۆرە بەڵام لە دینە هیچ شارەزایەکی نەبێ بۆیە دێگوێ ئەگرێت و شارەزایی پێیاکە ئیتر لە مناڵەکەەوە بگراتە گەورەکە مزگەوت شوێنی پێگەیاندنی سەرکردەی مسلمانانە زۆربەی سەرکردەکانی ئومەتی ئیسلام و بە تایبەتی کوردی خۆمان تەماشاکەی فەقێیە مەلایە شێخە لەوانەوە هەمویان هاتون لەو شوێنە لە مزگەوتەوە پەروەردە بوون لە هەموو زەمانەکانە لە هەموو زەمانێکە سەرکردەکانمان پەروەردەی مزگەوت بوون خۆشەویستەکانم لە دەوڵەتە سێ ڕوکنی سەرەکی هەیە هەموو حکوومەتێک هەموو دەوڵەتێ سێ ڕوکنی سەرەکی ئەو دەوڵەتە لەسەری ڕاوەستاوە یعنی هەر دەوڵەتێک لەسەر سێ ڕوکنی سەرەکی لەسەر سێ پایەی سەرەکی ڕاوەستێ پایەی یەکەم سوڵتەی تەشریعی واتە کە ئێستا ناوە پەرلەمان پایەی دووەم سوڵتەی تەنفیذی کە پێ ئەوترێ حکوومەت ئێستا دەستگاکانی حکوومەت پایەی سێم خۆشەویستەکانم سوڵتەی قەضایی کە پێ ئەوترێ دادگا ئەم سێ سوڵتەیە لە هەموو زەمانێکە کە ئومەتی ئیسلام لە خێر و چاکەیە بوون ئەم سێ سوڵتەیە هەموو شوێنیان مزگەوت بووە هەموو شوێنیان مزگەوت بووە مزگەوت پەرلەمانی مسلمانانە مزگەوت پەرلەمانی ئەم گەڕەکەیە مزگەوت جێی سوڵتەی تەنفیذیە بەخواست زۆربەی ئەحکامەکان لەناو مزگەوتا جێبەجێ کراوە تەنفیز کراوە قائد و دەستسەرکردە خۆی لەناو مزگەوتا بۆ ئاگای لە هەموو شتەکان بۆ ئیتر ئەمری داوە جێبەجێ کراوە
دادگا زۆربەی جار لە ناو مزگەوتە بووە. من ناڵێم ئێستا مزگەوت بکرێتە مستەشفا و بکرێتە مەدرسە و بکرێتە حکوومەت بێ لێرە هەموو شتێک لێرە، بەڵام با بزانن ئەگەر هەموو ئەوانە هەر لە حکوومەتەوە حتا ئەگاتە مامۆستا و مامۆسای قوتابخانەکان و هەتا ئەگاتە دکتۆرەکان و هەتا ئەگەر لە مزگەوتەوە پەروەردە نەکراون ڕەنگی مزگەوتیان پێوە نەنشێ، وەڵڵاهی براینە ئەوە نین کە ئیسلام ئەوێ و کە ئێوە شەتانەوێ. بەختەوەری بۆ ملت ناهێنن، هەموو ئەبێ پەروەردەی مزگەوتن، هەموو ئەبێ کەسانێک بن دەستیان بەدەست نوێژ بێ. ئیسلام و دیندارێتی و زەمی کاکە یعنی من ئەگەر خوایەک لەسەر سرم نەبێ مراقبەم کا، من ببم بەکار بەدەست حەست نەکەم خوایەک محاسبەمەکە، وەڵڵاهی هەرچی بێتوان هەرچی بویە پێ بکرێیکەم، دەسڵاتم هەبێ گزیەکەم گەندەڵیەکەم، دکتۆر بم قۆڵە بڕم، مامۆسای مەکتەب بم هەرچی وێژە ئەیکەم، بەڵام ئەگەر لە مزگەوت و پەروەردەکرا بێتم، مزگەوت جێی پەروەردەکردنی من بێ، وەڵڵاهی هەستەکەم خوایەکەم بینێ ناتوانم گەندەڵی بکەم، ناتوانم قۆڵی خەڵک ببڕم، ناتوانم خیانەت بکەم. ئەوە زۆر زۆر گرنگە. داواکارم خی پەروەردگار بخواتە ناوجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە، هیدایەتماندا، نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە، یا ڕەبی خوای ئیسلاحی حاڵمان بکەی، یا ڕەبی ڕەحم بە هەموو لایەکمان بکەی، شیفای نەخۆشەکانمان بدەی، ڕەحم بە مردوەکانمان بکەی یا رب العالمین. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا رب العالمین، خوایە کوردستان لە هەموو بەڵام موسیبەتێک بە دوور بگرە، یا ڕەبی خۆشی و هەرزانی تیا بەرقرار بکە، یا ڕەبی سوتەمەنی و کارەبا ئەومان باش بکە، یا ڕەبی خوایە کاربەدەستانی ئەم وڵاتە بەرەو چاکە و چاکەکاری ببە.